خۆشحاڵین ڕێکخراوی ڤۆڵنتیر KRD بە ئێوە دەناسێنین. لێرەوە خۆبەخشان ئامانج دەدۆزنەوە و پەیوەندی دروست دەکەن لەگەڵ هاوبیرەکانی. سڵاتان لەبێ لە شاری هەولێرەوە و بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. ئەمن یارە حەسن بەرزنجیم، پرۆگرام مانجەرم لە ڕێکخراوی قازانجنەویست volunteer.krd و قوتابی قۆناغی پێنجەمم لە کۆلێژی پزیشکی هەولێر. هەدەفی بەرنامەی ئەو ڕۆمان ئەوەیە کە پێکەوە دانیشین و ڕێکخراوەکەی خۆمان بە ئێوە بناسێنین. لەلایەن volunteer KRDەوە ئامانجمان ئەوەیە کە خۆبەخشەکانمان بەهێز بکەین و کوردستان دەوڵەمەند بکەین. ئێستا با هاوڕێکامان بناسێنین و دەست بە بەرنامەکەی خۆمان بکەین. سڵاوتان لێبێتەوەم کاتتان باش، ئەمن ئەلەن گەیلان، ئەندامم لە خۆبەخش کوردستان و ئەزمونێکی زۆری خۆبەخشیم هەیە، هیوادارم بمە پاڵنەرێک لۆ گەنجانی تر وەکومە خۆبەخشی بکەن. سڵاوتان لەبێ بەخێر بن بۆ سەکۆی گەنجان. من دالیا بەشدار، قوتابیم لە شیکاری نەخۆشی و ئەندامم لە volunteer KRD و هەروەها چەندین کاری خۆبەخشی ترم ئەنجامداوە. سڵاو، من بێوار بەهمەنم، خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی سەکۆی گەنجان ئەمڕۆ لەگەڵتان دەبم. من لە ڕێکخراوی خۆبەخش کوردستان کار دەکەم، پۆزیشنی ئۆپەرێشن مانەجەر. زۆر سپاس. سڵاو، منە ژیر فاتح، خاوەنی پۆدکاستی دیوەخانم و ئەندامێکی خۆبەخش کوردستانم. هیوادارم دانیشتنەکەی ئەم ڕۆمان پاڵنەرێک بێ بۆ ئەوەی گەنج زیاتر کاری خۆبەخشی بکەن. سڵاتان لەبێ هاوڕێیان، بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان. ئێمە ئەوڕۆ پێکەوە دانیشتین هەتا باسی ڕێکخراوی خۆبەخشی کوردستان بکەین volunteer.krd. وەکو ئێوە دەزان لەو بەرنمەیە پێشکەشکارمان نییە. لێرە چێ لە هەمومان زیاتر لەو کارە بێواری بەرز و بەڕێز لە هەمومان کاکە ژیر ئەتونەبی ناوەڵی مەدنە دەست منەوەشتا ئەوە بە من ناکرێت. سپاسی متمانەتان دەکەم، دەست خۆش. هیوادارمەوە کە بە باشی جێبەجێ بکەم. لە سەرەتای دانیشتنەکەمان دانیشتنێکی برادرانەمان دەست پێ کردو. ئەمڕۆ باسی دوو بابەت دەکەین. یەکەمیان ڕێکخراوی خۆبەخش کوردستان volunteer KRDە. ماوەیەکە زۆر گوێمان لەو ناوە دەبێ و زۆر گوێمان لە کاری خۆبەخشیش دەبێ. شتێکە تایبەتە زیاتر بەو گەنجانەی کە بیدایەتی دروستبوونیانە سەرەتای ژیانێکی نوێیە. زۆر شت لەو بارەیەوە باس کراوە، بۆیە داواکارین. من یەکەم پرسیارە ڕاستە یارەخان دەکەم کە پێمان بڵێیت ڕێکخراوی خۆبەخش کوردستان لەبەرچی و ناوەکەی چۆنە و شێوازی کارکردن لای ئێوە چییە؟ سپاسان دەکەین ئەگەر پێشەشێکی باشمان بدەنێ لەسەرەوە بابەت. زۆر سپاس کاک بێوار. ناوی ڕێکخراوەکەمان volunteer.krd ینی خۆبەخشی کوردستان. ئەو ناوە لە ئاماژەی ئەوە هاتووە کە خۆبەخشەکانی کوردستانی گەنجەکانی ئێمە پلاتفۆرمێکیان هەبێ بتوان هەموو کۆ بکرێنەوە. لە بەرنامەی سەکۆی گەنجان زۆر بە تایبەتی باسی خۆبەخشی کراوە. وابزانام ئەمە لێرە هەر هەمومان کاری خۆبەخشیمان کردووە وانە واتە ئەوەی دەزانین کە کاری خۆبەخشی زیاتر ڕوحیەتە. ینی دەتوانین بڵێن ئەو کارێک کە دەکەی بێەوەی چاوەڕێی شتێک بکەیت لە مقابلەکەت بزەبێت هیچ بەرامبەرێکی نەبیت. هەزاران گەنجانمان هەیە لە کوردستان کاری خۆبەخشی دەکەن. بەڵام هیچ ڕێکخراوێک یان پلاتفۆرمێک نییە ئەو گەنجانە کۆ بکاتەوە یانیش بیان پارێزی و بەردەوام دەرفەتکاریان لە بۆ ببینتەوە. لەبەروەش 22/6/2023 ڕێکخراوەکەی ما دەستی پێ کرد و لە دایک بوو. بەڵێ بەخۆی ئەرکی مە لەلایەن volunteer KRD ئەوەیە کە خۆبەخشەکان ببەستینەوە بە کاری ڕێکخرا و خێرخوازی و چالاکی لە ناوان هەرێمی کوردستان. باشە گرنگترین خاڵی KRD چییە کە دروستکراوە؟ گرنگترین خاڵی کە یەکەم پۆینت بێ لە مێشکتان دروست بە KRD دروستکرا. بەڵێ وەکو باسم کرد هیچ پلاتفۆرمێک و خێرخوازیەک ڕێکخراوێک نییە ئەو گەنجانە کۆ بکاتەوە پێکەوە. لەبەر وەش ئەمە ئەو پلاتفۆرمەی خۆمان دروست کردووە هەتا بتوانین ئەو خۆبەخشانە
بێک بگەین و ئامانجی نەبووینەوە و هەوڵدانێکی باشتر سەر بێنن. کاکە ژیر لێرە لەگەڵمان ئەمڕۆ پێم وایە ئەزمونێکی باشی کاری خۆبەخشیت هەیە و بە تایبەت لەم ڕێکخراوە کارت کردووە. شتێک زیاد بکەین بۆ قسەکانی یارەخان ئەگەر بتوانی کەمێک باس لەو ئەزمونە بکەی پێشتر کە کاری خۆبەخشیت کردووە یانەوەی کە ئێستا لەگەڵ ڕێکخراوی خۆبەخش کوردستان دەکرێت زیاتر بەرەو پێشبرنی گەنجەکان بێ دەکرێت ئەزمونێکی تازەتر بێت. تەمام من لە ئەزمموی خۆمەوە باسی بکەم سەرەتا کە دەستم پێ کرد لە زانکۆوە من قەت کاری خۆبەخشیم نەکردو پێشتر خۆشم بە حکمەوەی خەڵکی کەرکووکم کاری خۆبەخشی لەوێ تۆزێک کەم بوو و دەبواە لەگەڵ ئاژانس و NGO و ئەم باباتانەیە پەیوەندی و ئەم شتانە هەبوو بێ ئینجا شتەنە بزەبن یانی دەبێت کەسێک بناسی بە مختصەرەکەی بەڵام کە هاتمە زانکۆ ئەو چانسم باشتر هەبوو کەوا من بچم کاری خۆبەخشی بکەم هەنێ ئەزمون وەربگرم بچمە ناو خەڵکەوە و لە ژینگەی ئیشکردن بزانم و فێر بم بەڵام هێشتا قورس بوو یعنی 3 ساڵی سەرەتا من لە بیرمە دیسانەوە دەبواە کەست بناسێ ناو زانکۆکەیە و دەبواە زۆر بگەڕێ بە دوایە گەنجش لەو کاتە کاکە وڵای من تەلەبی داخلی بووم خۆمە مەجای هیچم نەبووە چوومە ماڵ ڕێک تەختە بووم لێ خەوتم مەجای ئەوم نەبوو کەوا بچم بە دوای زۆر بە دوای ئیشی خۆبەخشیان بگەڕم پلتفۆرمێکی وەکو ڤۆڵۆنتیر کە یاردی هەبووە ئەو کاتە زۆر ئاسانترە بوو بۆ من واتە وەکو ڕێپیشاندەرێکە بوو بۆ من کە بمەوێت دەست بە کاری خۆبەخشی بکەم لە چۆوە دەست پێ بکەم و بەداخەوە بەڵام ئێستاکانەوە هەیە هەموو ئەو گەنجانێکەوە ئێستاکانە ئەیانەوێ ئەزمون فێر بن نەک بەس کاری خۆبەخشی بکەن چکە ڕاستە کاری خۆبەخشی شتێکی خۆنەویستانەیە بەڵام لە بەرامبەریا زۆر ئەزمموی دیکە وەرەگریتەوە هەم سوودێکی زۆری هەیە بۆ کۆمەلگاکەت هەم ئەزمموی شخصیشی هەیە لە لایەن ئەو سکیڵانە یاخود ئەو توانایانیکەوە فێرێبی هەروەها ئەو علاقاتانە و پەیوەندیانی دروستێکی لەگەڵ کەسانی گرنگانە خان لای تۆ چی هەیە؟ دالیا خان لای تۆ لای من وڵا ڤۆڵنتەرکاردی شتێکی جیاوازە تاقیکردنەوەیەکی جیاوازە کۆمەڵایەتێکی جیاوازە دەستپێکێکی جیاوازە ناسینی کەسی ترە یەک لەو نمونانەی کە خۆم تیا بەشدار بووم کردنەوەی ساڵی خوێندن یەکەم ڕۆژی کردنەوەی ساڵی خوێندن بوو کە بەشداریمان کرد لە یەک ڕۆژە لە 3 قوتابخانەی جیاواز چاڵاکی جیاوازمان ئەنجامە بۆ ئەو کەسانی کە داهاتووی کوردستانمانن پیشانیان بین کە ڕۆحیەتی قوتابخانە چۆنە ڕۆحیەتی خۆبەخشی چۆنە کە ئینسان چۆنە بێت بەشداری بکە لەو شتێک کە تەنها لایەنێک نییە 3-4 لایەنە باسی ئەوت کرد یەکێک لە سەکتەرەکان کە کاری لەسەرکراوە پەروەردەیە و گەڕانەوە بۆ خوێندنێک لە چالاکیە دیارەکانی ڤۆڵنتیر کەیاردی بۆ لە ماوەیە ئێوە وەکو خۆبەخش کارەکانی ئەم کامپینە باکتو سکوڵتان بەجێگەیاند تارگێتی ئێوە یان ئامانجیەوە قوتابیەکان بوو مامۆستاکان بوو یان لە کۆمەلگا چ شتێک هەبوو چ مەسجێک هەبوو بۆ گەیاندنی ئەو باکتو سکوڵە مەسیجی ئێمە بە تەنیا بۆ یەک شت ناگرێتەوە بڵێن بەس فۆکسمان لەسەر تەڵەبە بێ فۆکسمان لەسەر مامۆستا بێ ئێمە بەگشتی لەگەڵ هەمویان لەگەڵ تەڵەبەکان بووین لەگەڵ مامۆستایەکان بووین سیمینارمان پێشکەش کرد جەوێکی خۆشمان دروست کردەوە بۆی کە ئەو نەهامەتی ئەو ناخۆشییان هەبوویان ئەو هەنێ هەست و ئەحساسی جیاوازیان هەبوو لە گەڕانەوەیان بۆ مەکتەب بگەڕێتەوە ئەو خۆشی جاران بگەڕێتەوە ئێمە لەگەڵ مامۆستاکان دانیشتون قسەمان کردو سیمینارمان پێشکەش کردووە جەوێکی خۆش دیاری جوان بۆ قوتابیەکانمان گەڕاندۆتەوە بۆی کە هەز بکەن گەڕانەوەی قوتابخانە گەڕانەوەیکی خۆشە پێشکەشکردنی کەشێکی خۆش قوتابیان دەستپێکێکی جوان بیدایەتێکی باش گروتین هەبە بۆی بگەڕنەوە بۆ قوتابخانە هەستێکی خۆشیان هەبە زۆر باشە ئەمڕۆ قوتابێکی زانکۆشمان لەگەڵە کاگەلەن لەگەڵوانە پێم وایە ئەزمونێکی باشی کاری خۆبەخشی هەیە حەز دەکەین شتێک لەسەرەوە ئەزمونەی جەنابەت بۆ ئێمە باس بکەی بۆی بینەرانی ژیان لێبێت سپاس لە پرسیارەکەت ئەمن بەخت یاوەرم بوو بابین عکسی کاکە ژیرێم زوو دەستم پێ کرد پێشی بچمە کولیەش دەستم بە کاری خۆبەخشی کرد ئەو پرسیار لەکن هەمووتان دروست بووە ئیشی دیتەوە بە کاری خۆبەخشی بەڵێ ئەمە زوو ئیشم دیتەوە لە ڕووی کاری خۆبەخشیەوە ئەنی خۆبەخشی دەرگایەکی باش بوو بۆی کە تو بتوانانی زووتر بکەوێت سەرکار چاوەڕێوەنەکەی دەرچووی زانکۆ بیت یان پەیمانگا بیت ئەنجا ئیشت دەست بکەوێت ینی لە ڕێگەی ئەو کارە خۆبەخشیانی کە کردوتە جەنابەت زووتر کەوتێ سەر ئیش
باشە من پرسیارێکم لە کاکەژیر هەیە باشە بۆ کە ئەڵەی خۆبەخشیەکەم یان ئەڵەی خۆبەخشیم کردووە سەرڵەن هەلی کارت دۆزیەوە وڵی ئەزانەوە هەستەکەم لە چوە هاتووە دایک و باوکمان لەبەرەوەی تۆزە مەسەڵەن ئێساگەر ئیشێ بکەی دیار نەبێت چەندێ پارە وەرەگری ماشێکی جێگیر نەبێت لە حکوومەتەوە ڕێکەڵێن ئەها کوڕم دەستکەوتێکی هەبێت کوڕم ئەما هیچ هەیە بۆت ئەمە چۆن گەرنتیەکەیەکەوە ئەمە دوایی وەرێگری ئەوەیە مۆزوعکە لەو بابەتەوە هەستەکەم هاتەوە ڕێمە لێرە لێشان ناگرترێ لەبەرەوەیان بە ناخۆشی و نەهامەتێکی زۆر هاتوونە بەس ڕاستی ژیانی ئێستاوەیە دەبێت بچیتە خۆبەخشی من لە شوێنەکە بڵم خۆبەخشیم کوردان ئەیکەم یەکە سەڵەن هەلی کارت دەستکەوتەوە قازانج کردووە بیر لە قازانجەکەکرێتەوە یەکە سەر ناڵێ ئەو ڕۆحیەتەکە دروستە بێ ئەو کۆمەڵاتی لەگەڵ خەڵکەکە دروستی ئەەکەیت ئەو کۆنتاکتێک کە ئێستا من کاک ئالند و کاکەژیر و کاک بێوار و یارەخانە ناسم ئەوە چەندێک گرینگە ینی ئەوانە هەمووی گرنگی خۆی هەیە جگەلەوەی کە توێکە سە بڵێ هەلی کار لێرە تەنیا هەلی کارەکەیەتە بیدیۆ کەسەکانەوە باشە ئەم سوالەکەم هەیە لە بۆ هەر سێکتان وەکو خۆبەخش لەلایەن ڤۆڵنتیڕی کارەکەین خێرخوازی خۆمان ڤۆڵنتیر کێئاردی پلاتفۆرمێکی دروست کردووە وەبسایتێکی دروست کردووە لە بۆ خۆبەخشەکان لە لای ئێوە ئەوە ئیشی خۆبەخشی ئاسانتر دەکاتن و کردووە طبعاً من جاری وە کە یەکەسم نۆتیفیکیشنم بۆیە کە ئەڵێ ئەپلایکە کردداری تازەمان هەیە با بڵێن بابەتی تازەمان هەیە بۆ من ئاسانترە ئەزانم بکەی ئەکرێک چ وەختێکە چۆناییە بۆ من ئەگونجێ ناگونجێ ئەمە ئاسانکارێکی زۆر باشە کە بۆمان کرابێت پێش ئەو پلتفۆرمی هەموو بە پەیوەندی بوو لە کولی یەکێک دەناسی یا برادری دەکەت چ دەناسی هەلەکان هەر زامێ شتێ زیاتکەم بۆ وتت هەمووی لە کولیە بوو جا خۆش هێروا بوو لە دەروی کولیە لە دەروی جامیعە خودزانکۆ تۆ هیچ شانسێکی زۆر کەمتە بوو بتوانێت ئەو ئەزمموی خۆبەخشی بکەی ئەو خەڵکە بناسی بچتە ناو ئەو ژینگەیەوە چونکە ڕاستی ئەوانی دیکە لە ڕێی ڕێکخراوە ئەوانە بوون کەوا قرس بوو ڕێکخراوی یوئێنە ڕێکخراوی خۆبەخشی دیکە قرس بوو قورسەکرانەوە ئەوانەش هەر لە ڕێی زانکۆکانەوە ئەگەیشتی پێی بەڵام ئێستا کەسێک سێرەکەی زانکۆشی تاوا نەکردووە ئەگەری هەیە ناڵێم زانکۆشتێکی باش نیە بەڵام هەیە زانکۆشی تاوا نەکردو بەڵام ئەزمموونێکی زۆر باشی هەیە توانای زۆر باشی توانای بیخاتە گەڕ ئەمیش لە ڕێی ڤۆڵنتیر کەیاردیەوە ئەتوانین چۆن بڵێن بیناسێنین بەنەتەوەکەمان ئەتوانایانە ینی ئەگەر ئەوەی ئێوە باسی دەکەن پێش دروستبوونی ئەم پلاتفۆرمە کاری خۆبەخشی لە ڕێگای پەیوەندی و ناوەندەکانی خوێندن یان ڕێکخراوەکانەوە زیاتر فراهم دەکرا بۆ کەسانی خۆبەخش ینی پرسیارێک لێرە دروست دەبێت ئەوەیە کە کەسی خۆبەخش ئەوەی کە ئەکادیمیان خوێندنی نەکردو ینی لەوانەیە کەسێک بێ زۆر ئاواتیەوەی هەبێ کاری خۆبەخشی بکە ئێستا زۆر بە ئاسانتر دەگا تۆش پێتوانی یارەخەن بەڵێ 100 ئاینچکە ئەو پلاتفۆرمەمان دروست کردووە هەچ چالاکی و وەرکشۆپ و ئەو شتانە هەبێ لەسەر پلاتفۆرمەکە دایدەنین و ئەگەر ئەو خۆبەخشە حەزی لێبێ یان حەز بکاتن کە ئیسیفادە لێ دەکات خۆی ڕجستەر دەکات و دەبێ بە یەکێک لە ئێمە گرنگەکەشی ئەوەیە لە پلاتفۆرمەکە ئۆنلاینە شوێنێ نییە دەوێت بچی بۆی اینجا لە ماڵی خۆت دەتان دەنایان بەشدار کاتە بازنەیەکی زۆر فراوانی خۆبەخش دروست دەبێت لە دوای دروستبوونی ئەم ڕێکخراوە کاک بێوار قسەگەشت پێ بڕم بەس حەزەکەم هەنێ باسی مێژووی خۆبەخشی بکەین کولتوری خۆبەخشی بکەین ناو کووردە تۆش لە مێژوو پرسیارەکەت بۆ منە تۆمە پرسیارێکی تۆزێک ئاسان نییە بەڵام دەکرێت بڵین مێژووی مرۆڤایەتی یان و بە تایبەت گەلی کورد وەربگرین پڕە لەو چالاکی و کارانی کە بە خۆبەخشی ئەنجامیان داوە ئەگەر نمونەی هەرەوەزی کاری هەرەوەزی بە کۆمەڵ لە کۆمەلگای کوردی بێنینەوە ئەوەمان پیشان دەدا یعنی لێک چواندنێکە لە بینی کاری خۆبەخشی چوان لە ناو قاڵبێکیان لە چوارچەوەی ناوێگە و ئیشیان نەکردو کۆمەڵێک کاری کشت و کاڵی هەبووە کە پێویستی بەهێزی کارێکی زۆر هەبووە خەڵکی ناوچەیەک گوندێک یان شارێک شارۆچکەیەک هەمویان کۆبوونەتەوە بۆ کاتەی کە کەسێک لەوان یەشێک لە جوتیارەکانی تر پێویستی بەکاری خۆبەخشی بووە یان پێویستی بەکارێکی زۆر سپاس ئەوە لە جێ خۆی بوو دەستەکانت خۆش بێت اینجا ئەمە یەکێک لەو نوقتانە بوو کە پێمان وابوو دەتوانین کاری خۆبەخشی بەو کار و چالاشیانەی کە
لە مێژووی ئێمەدا هەیە هەمویان بێکەوە بە کۆمەڵ کاریان کردو بۆ خزمەتکردنی یەکێک لەوانەی کە بەروبوومێکی هەیە یان پێویستی بە هاوکاری هەیە جگە لەوەش ناوی خۆبەخشی لە زۆر شوێنی دیکە لە ناکاوێک دەردەکەوێت دێتە بەرگوێی هەمومان جۆمان لێ دەبێت ئەویش چەندی حاڵەتێکی ناخۆشە چەند وەختێکی ناخۆشە کە هەر شوێنێک هەر وڵاتێک پێدا تێپەڕ دەبێت لە کاتی جەنگ جۆمان لە ناوی پێشمەرگەی خۆبەخش بوو لەوەی چەند ساڵی ڕابردوو کە تێپەڕی لە سەردەمی قەیرانەکان یان کارەساتە سروشتیەکان بۆ نمونە مامۆستای خۆبەخش دکتۆری خۆبەخش یان هەر کارێکچەرێکی دی کە لەم وڵاتە ئیش دەکا مەجموعەیەک کەسن کە کارەکان بەڕەوە دەبن بەڵام لەگەڵ ئەوە پاشگرێک زیاد بووە ناوی خۆبەخشی هاتوۆتە پاڵی زۆربەی جار ئەوانە لە تەمەنێک یان فترەیەکی مەحدود کاریان کردو بەڵام هەمانە تام دەقەیە کاری خۆبەخشی دەکات بەبێەوەی پیشانی بدە بەبێەوەی باسی بکە خۆبەخشانە کار دەکە پێم وایە وەژێکێکیان دوان لەو نمونانەتان بینی بەیان لە ڕێگەی بەرنامە تەلەڤیزیۆنیەکانەوە کە چیرۆکی لەو شێوەیەمان زۆرە دوا بە دوای باسکردنی چیرۆکی سەرهەڵدانی کاری خۆبەخشی لە کۆمەلگای ئێمە و کوردستان حەزم لێ لەگەڵ کاگەلەن لەسەر هەندێک شت بدوین باس لەوە بکەی ئەم پلتفۆرمە باس لەوە کرا کە زۆر ئاسانە چەند گەنجی بە ئامانج گرتووە ئەو دەرەنجامی ڕاگەیانی ئەم پلتفۆرما تا ئێستا ئەوەی کە جەنابەت دەیبینی وەکو خۆبەخشێک وەکو گەنجێک لەناو دەوروبەرت ئەو کەسانی کە لەگەڵیانی دەرەنجامەکەی چۆنە حەز دەکەین بۆمان باس بکەین ئەنجامێکی زۆر باشی هەوە بەخۆی چیە پێشتر ئەمە دەمێت خۆبەخشی بکەم کەس نەبوو یارمەتیمدا بەخۆت بڕۆ پەیوەندیەکەی پیاکە بڕۆ منەظەمەی فۆرمەش بۆ ڕقی پڕکەوە مقابلە دەکەن سیوی تەقدیمکە بیرۆکراسی و بینەوەردەی زۆر بوو ئێستا ها وێبسایتەکە دەچی معلوماتی خۆت داخل دەکەی تەقدیم دەکەی خۆبەخشی ئێستا وێبسایتە چاتیا دێت لە گوگل دەنووسی volunteer.kr کامێنت پێ ئاسانتر وێبسایتەکە تەڵان ئەمە دنیایکی دیجیتاڵیە ئەوەش هەدەوی بە دیجیتال بکرێ ئاسان کراوە زۆر بەهۆی هەندێوە زۆر کەسی دەناسم بوویتە خۆبەخش ئێستا لەلایەن volunteer.kr-ەوە تا ئێستا 1600 خۆبەخشمان هەیە ئەو خۆبەخشانە بەس لە شاری هەولێر نینە خۆبەخشەکانمان هەیە لە سلێمانی و دهۆک و زاخۆ و ئەنی لە زاخۆ تا خانەقین کوردستان ئێستا خۆبەخشی تێدا زاخۆ تا خانەقین خۆبەخشی volunteer KRD تێدایە کوردستان هەمووی وڵا خەبەرێکی خۆشە لە ماوە کورتە لە مانگی شەشەوە تاکو ئێستا ئەمە توانی بێتمان نزیکەی بە 1600 کەسی خۆبەخش کەسی زۆر باش لە هەموو شێوەیەک و عادەدێکی زۆرە ڕقەمێکی زۆر زۆربەی لە خۆبەخشەکانمان لە تەمەنی 18 لە 24 ساڵن و شتەکێ لێرە لە 1970 ئەو خۆبەخشانە تاین نەکراون ینی کاری خۆیانێ بزەبت میکانیزمەکەی volunteer KRD چۆنە مەسەلەن ئەتوو لە چالاکیەکی بەشدار دەبی لەگەما لە بۆ هەر سعاتێک 10 پوینت وەردەگری مەسەلەن کاک ئەلەن چەند سعات لەلایەن volunteer KRDەوە خۆبەخش 10 ساعت ینی ئەو وەختە کاک ئەلەن 100 پوینتی هەیە کابێ لێرە شتێکی دی پێڕەو دەکرێویش بە یەکسانیە بۆ هەمویان هەر کەسێک چەند بەشدار دەبێت بە پێوە پوینتەکان وەردەگرێت لێرە سعاتەکانشمان بۆ حساب کراوە گرنگەکە زۆرە لێرە ینی گرنگی بە سعاتەکانی ئەو گەنجانش درەوە کە بەکاریە هێنا تایبەترین کار کە کردبێتم ڤۆڵنتەریم لە ناوی ئەنجامدا بێ ئەنجامدانی هایکینگە بوو کە زیاتر لە 1000 کەس بەشداری کردبوو کۆمەڵێک با بڵێن کردداری جیاواز ئەنجامدانی چاڵاکی جیاوازی تێدا ئەنجامدرا بە سەرکەوتنی شاخ بوو و نەمام چاندن بوون چاندنی نەمام بوو کۆمەڵێک نەمام چاندرا کۆمەڵێک کەسایەتی زۆر با بڵێن دیار هاتبوون بۆ بەشداریکردنی و چاڵاکیە بەڵێ بزەبوت شکاندین ڕێکۆرد ئەوشمانتیا ئەنجامدا بە سەرکەوتی یەکێک بوو لەو ئیڤنتانە و یەکێک بوو لەو ڤۆڵنتەری کە ئەنجامدا زۆر تیا دڵخۆش بووم لە بەرۆی مادیبوونێکی زۆری تیا بوو ڕێخستنێکی زۆری تیا بوو کە لەسەر شانی کۆمەڵێک گەنج سەپاندرا بوو کە ئەوان خودی خۆیان پێگەیاند کە وتیان ئێمەش ئەتوانین ئەو شتانە ئەنجام بین جیاوازێک و کارێکی زۆر تایبەت بوو لە لای من کارێکی گەورە بووە
کارەمەی و بەهرێکی هەیە لێ پیشانماندا کە ئەتوانین ئەنجامی کە خۆبەخشی دەکات تێدەگا خۆی دەناسی ئەو بەهرەی خۆی دەبینەوە. زۆر باشە. پرسیارێک کە پەیوەندی بە ماف و یاسای کاری خۆبەخشیە لە کوردستان پێت وایە ئەم شتە پێشتر هەبووە یان لە دوای دروستبوونی ڤۆڵنتیرکردی ئەم شتانە باسکراوە ئەوە خۆبەخش یان پێشتر هەر بە شێوەیەک دەستان پێکردو و با بچین ئیشەکە بکەین و هیچ یەک لەمانە ڕەچاو نەکراوە یان پێڕەو نەکراون لای ئێوە شتە هەیە یان ئێستا لە ڤۆڵنتیرکردی باسی لێوە کراوە شتە خۆی بەداخەوە پێشتر هەبوو خۆبەخش بەکار دەهات لە زۆر لە بۆ شتە تەقدیمی دەکرد شتە شتیان پێ دەکرد بلۆچی بیستیان پێ بەس ئەمن متمانەی زۆرم بە ڤۆڵنتیرکردیە لۆ چکە مافەکانی خۆبەخشی پارێزراوە یعنی ئەمە لێرە لە شوێنێک لە گۆشەیەک لە ئیشەکانی ئەم ڕێکخراوە باس لە ماف و یاساکانی کاری خۆبەخشی دەکات و مافەکانی خۆبەخش دەپارێزرێت لێرە دەتوانی بە نمونەیەک لەوە شتێک بدۆزیەوە بۆمان باس بکەیت ئەگەر لەو فترەکەمەی کە ئیش کراوە پێشتر نەکرد ماف و یاسی خۆبەخشی نەبووە باز نەکرای و نەشبووە ئێستا لەگە ڤۆڵنتیرکردی دوور لە مافە سەرەتایەکەن کرێ هاتو چۆیە کرێی خواردنە ئەوە نەهیچەوە بەسیتە هەلەکان لە هەما ڕقسایە بە یەکسانی زات تەمەنە چڕەگەزات چنەتەوەیە ئەوە گرنگە هەر لە هەمووان هەیە بڵێن 5 ساعتە دوای 6 ساعت شتە پێبارکەن بزەبێت ئای مافی خۆبەخش زۆر گرنگە لە لای ئێمە زۆر قەت ناکرێت فەرق و جیاوازی لە بین خۆبەخشەکان بکرێت دەبێت چانسەکان یەکسان بن لەلایەن هەر هەمویان وەکو کاک ئەلەن باسی کرد شتی وها بەسیت مەسەلەن پارەی خواردنیان خواردن و هاتوچوو دەبێت دامەست بکرێت بۆ خۆبەخشەکان و لە هەمووی گرنگتر ئەگەر چالاکیەک هەبێ یان ئڤنتەکە بێ لەگە ڕێکخراوەچی دی لەلایەن ڤۆڵنتیرکردیەوە دەبی سەعاتەکە و شوێنەکە و زۆری لە ئیشکردنا کە تۆ بۆ منە شتێک ئەتێ لە شتێکە خۆتە بینیتەوە ئەدنێرم بۆ شتێکی زر ئەوە ینی ناکرێت لە لایمە ئەو شتە ناکرێتن پێشوەخت ئیشەکەت پێ دەڵێن و سەعاتەکەشت پێ دەڵێن دیاریکردنی سەعات لە لای کەسەکانە زۆر گرنگانی بۆ منە تۆ ئەبێ بزانی کەیەکی تو کەیتەوە چۆن ئەکرێت چۆن ناکرێت گرنگی کات لێرە دەردەکات سێ کات ژمێریش دەکات چوار کات پۆینتەکانی زۆر گرنگتر پۆینتەکانیش بەمان شێوە میکانیزمێکی خواردنەکە حسابی ژیرفانی خۆت خواردنەکە ناخۆی ئەو تاکیید ئەمە مافێکی زۆر سەرەتایە پێم وایە کە دابین کراوە بتوانن خۆبەخشەکان بەدەستی بێنن ئەو جگە لەوەش کە دەستکەوتێکی گەورەیە بتوانن لە کۆتاییدا پشگیریەکیان پێ بدەن کەمانە هەوەندە ساعتی یان ئەوەندە کاتژمێرە کاریان کردو دێمە سەر پرسیارێکی دیکە پێم وابێ پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە تا چەند باوەڕتان وایە کاری خۆبەخشی بە ئەرێنی دەبیندرێ و گۆڕانکاری کاریگەر دروست دەکا کۆمەلگایەکی بەهێزتر بنیاد دەنێ دەستپێکردنی ئەو کارە لە هەر تاکێکە ئەرێنیەکی دروستەکە لە هەر تاکێکە متمانەبوونێک دروستە بێ بۆ منە من گەنجێکم هیچ شوێنێ نییە توانای خۆمی لێپشان بم بەڵام لەوێ توانای خۆم خودی خۆم ئەدۆزمەوە لەو شوێنە باشە پێیان ئەڵێم کە من ئەتوانم ئەو شتە بکەم بۆی منش هەر کەسێک کە دەستپێکێکی هەبێ نازانێت ئەو کەسە چۆن چۆنایە کە بەڵام کە دەستی پێکرد ئینجا خۆتە ناسیت و ئینجا خودی خۆ دەبینی تۆ لە ناو ئیشەکە ئەرێنیەکی زۆرە لە دەستپێکردنی و ئیشەیە لە کۆمەلگایە لە تاکێکە لە منە لە هەژیرە لە هەر کەسێک کە لێرەیە دروستکردنی ئەرکێکی ئەرێنی زۆر گرینگە بۆ ئێمە واتەگەر کارێکی بە کۆمەڵمان ئەنجامدا یان هەر تاشێک کاری خۆبەخشی ئەنجامدا کاریگەریەکی ئەرێنی لەسەر کۆمەلگا هەیە بۆ کۆمەلگایەکی بەهێزتر چ بە تاک چ بە کۆمەڵ کاریگەریەکی ئەرێنی زۆر لە کۆمەلگا دروستەکە بە دڵنیایەوە کاریگەری ئەرێنیە چونکە ئێستا ئەگەر هەر لە مێژووە سەیریکەین ئەتوانین چەند نمونەیەکی مێژوو بێنینەوە بۆ کاریگەری ئەرێنیانیکەوە هەبوونە نونە پێشووتر ئەو شەڕ و پێکدادانانیکەوە لە سووریا و لە مووسڵ و بەداخەوە ڕویان داوە ئەگەر کاری خۆبەخشی نەبووایە ئەو خەڵکە ڕویان بکردایەتە چۆ بۆ ئەوەی ژیان و ماڵی خۆیان بەسەر ببردە یاخود هەر خۆمان هەر خۆمان ئەگەر نمونەی نەوتویەک بێنمەوە من دایک و باوکم کاتی خۆی کە کەرکووک تۆباران کرا حکوومەتی بەحسەوە ئەوان ڕۆشتن بۆ ئێران ئەگەر خەڵکی ئێران
بوون خەڵکی ڕۆژهەڵات ئەگەر خەڵکی ڕۆژهەڵات کوردی ڕۆژهەڵات ئەو ڕوحەتی خۆبەخشیان نەبووایە دایک و باوکی من دایک و باوکی من هیچ شوێنێکان نەبوو من بەس بە مانگێ 15 ڕۆژ تقریبان ماڵێکی کورد لە ڕۆژهەڵات ماڵی ئێمە لە خۆ گرتم زۆر پێشیان ناخۆش بوو باسییانەکرێت زۆر پیان ناخۆش بوو کە ڕنگدانەوەی ئەو کارە باشەی ئەوان بەرامبەر دایک و باوکتی جەنابەت یان بەشێک لەو خەڵکی ئێمە کە ئاوارەی و شوێنە بوونە ڕنگدانەوەیشی ئیجابی بووە کارێکی ئەرێنی بووە کە ئێستا کەسێک لێ قەوماوە ئێمەش بە هەمان شێو باوەشیان بۆ دەکەینەوە و جگە لەوەش کە کەسێک ناتوو بۆ ئێمە سنوورەکانمان بڕیوە گەیشتوونەتە وڵاتەکانی تری چواردەوەرمان لە کاتی قەیرانەکان لە کاتی جەنگ لەوێ هاوکاریمان کرد هیوادارینەوەی کە ئێمە پێشکەشمان کرد وەکۆی خۆمان بەو ڕوانینەوە بگاتە بەردیدی بینەران و بگاتە کەسانی دیکە چاو لە ئێوە بەڕێز بکەن بۆ کاری خۆبەخشی و دروستبوونی کوردستانێکی بەهێزتر کۆمەلگایەکی بەهێزتر تاشی بەهێزتر هەمووەمانە ئامانجێمێ دووبارە سپاسان دەکەم زۆر بەخێر بن چاکانتان پێم وایە لە بیدایەتەوە دانراوە.